لە شەپۆلێکی نوێ و بێپێشینەی ئاڵۆزیەکاندا گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران بە پاساوی خستە خوارەوەی هەلیکۆپتەرێکی ئەپاچی لە گەروی هورمز گەشتا قۆناغێکی مەترسیدار. سەرۆکی ئەمریکا شەڕەشەی وەشاندنی گورزێکی کوشندەی کرد. لە چوارچێوەی دەستپێکردنەوەی بۆردومانەکاندا واشنتۆن 20 پێگەی لە باشووری ئێران بۆردومان کرد و تاران بە ئاراستەکردنی دەیان موشەکی بالیستی بۆ سەربنکە ئەمریکەکانی ناوچەکە وەڵامی دایەوە. ئەماش بووە هۆی هێنانەدی دۆخێکی نائارام و دروستبوونی گرفت بۆ هەوڵە دیبلۆماسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سوپای ئەمریکا لە هێرشێکی کتوپڕدا 20 پێگەی لە دوورگەی قشم و شارەکانی سیریک و جاسک لە باشووری ئێران بۆردومان کرد وەک تۆڵەیەک بۆ خستنە خوارەوەی کۆپتەرە سەربازیەکە لە گەروی هورمز. بەرپرسێکی باڵای سەربازی ئەمریکی ڕایگەیاند کە هێزەکانیان لەو پەڕی ئامادەباشیدان بۆ بەرپەرستانەوەی هەر کاردانەوەیەکی تاران. لای خۆیەوە سوپای پاسدارانی ئێران بە خێرایی وەڵامی دایەوە و 22 بنکەی سەربازی ئەمریکای لە ناوچەکەدا بە تایبەتی لە ئوردن و کوێیت و بەحرەین موشەکباران کرد. سوپای ئوردن ڕایگەیاند 5 موشەکی خستوۆتە خوارەوە و هێزەکانی کوێیتیش ڕایان گەیاند کە بەرپەرچی چەندین موشەکیان داوەتەوە. لەم نێوەندەدا ڕووسیا نیگەرانی قوڵی خۆی بەرامبەر بەم گرژێ نوێیانە نیشاندا و پێشوازی لە پرۆسەیەکی نێوەندگیری کرد. ماریا زاخارۆفا وتەبێژی وەزارەتی دەرەوەی ڕووسیا واشنتۆنی بە دەستدرێژی پێپاسا و تۆمەتبار کرد و هۆشداریدا کە هێرشکردنە سەر ژێرخانەکان قوبوڵکراو نییە و پێویستە توندوتیژی ڕابگیرێت و کێشەکان بە دیبلۆماسی چارەسەر بکرێت. لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی ئێران ئەمریکای بە تێکدانی گفتوگۆکان تۆمەتبار کرد و ڕایگەیاند کە پێشەرگارەکانی واشنتۆن و هاوکات هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان دەرفەتی گەیشتن بە ئاشتی و هێوربوونەوەی کاتی لاواز دەکەن. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا هۆشدارێکی یەکجاری توندی ئاراستەی تاران کرد و ڕایگەیاند کە سوپای ئێران لە ناو پشێوی و سەرلێشاویەکی گشتیدایە و زۆربەی پێکاتە سەربازەکانی لە ناوچوون. ترەمپ جەختی کردەوە کە ئێران کاتی زۆری لە دانوستانەکاندا بە فیڕۆداوە و دەبێت باجی کارەکانی بدات. دۆناڵد ترەمپ ڕایگەیاند کە نزیکە لە دەرکردنی بڕیارێک بۆ ئەنجامدانی گورزێکی سەربازی نوێ کە ڕاستەوخۆ دامەزراوەکانی وزە و پردە استراتیژیەکانی تاران دەکاتە ئامانج و چیتر ڕێگا بە پێشەلکاری نادەن.